ئەم شەمەندەفەرە هەر بە دوو ڕۆژ جارێک شەوانە وێستگەی پێشمەشێڵ لە سنووری ئۆکرانیاوە بەرەو هانۆڤەر بەجێ دەهێڵێت. ئەم شەمەندەفەرە تەنها بۆ پەنابەران کار دەکات، بەڵام بەدەستهێنانی جێگەیەک لە نێو ئەو شەمەندەفەرەدا ئاسان نییە. لە وێستگەی پریمەشێڵ ژوورێکی چاوەڕوانی کراوە تا پەناگەیەک بۆ دایکان و منداڵان. ئەوانەی یەکەم کەسن کە نیشانەیەکی ئەوەی لە مەچەک دەکەن وەردەگرن بۆ ئەوەی بەدەستهێنانی شوێنێک لە شەمەندەفەرەکەدا مسۆگەر بکەن. خۆبەخشانی خاچی سوور سەرپەرشتی پرۆسەکە دەکەن. ئەلێکزاندەر ریبارچێک و خێزانەکەی لە شاری سێڤرۆدۆنیتسک لە بەرەی پێشەوەی شەڕ لە ڕۆژهەڵاتی ئۆکرانیا هەڵهاتوون. دوای دوو ڕۆژ چاوەڕوانی لە شێڵتەرێکدا خانەوادەکەی بلیتی سواربوونی شەمەندەفەریان وەرگرت کە دەکرێتە مەچەک و خۆیان بۆ چوون بۆ ئەڵمانیا و ژیان لەوێ ئامادە دەکەن. لە سەدا هەفتای شارەکە وێران بووە. بنیادنانەوەی شارەکە بەلانی کەم 3 یان 4 ساڵی پێدەچێت. بە دڵنیاییەوە من دەمەوێت بگەڕێمەوە بۆ شارەکەم. من لەوێ گەورە بووم، هەر بۆیە بەجێهێشتنی زۆر سەختە. ئێمە لە پێناو سەلامەتی منداڵەکانمان شارەکەمان بەجێهێشت. لە هەر ژوورێکی شەمەندەفەرەکەدا تەنها 6 کەس دەتوانن بخەون یان ئەوپەڕی 8 کەس ئەگەر منداڵ بن. شەمەندەفەرەکە تەنها 4 فارگۆنی هەیە. هاوکات 210 کەس بلیتی سواربوونی وەرگرتووە ئەوانەی بۆ هانۆڤەر دەچن. خۆزگە 5 یان 6 فارگۆن بوونایە، چونکە ئێمە زۆر پێویستمان بە فارگۆنی زیاترە بۆ ئەوەی بتوانین جێگە بۆ هەموو پەنابەرەکان لە شەمەندەفەرەکەدا دابین بکەین. پرۆسەکە خاو و هەروەها سیستماتیکیە. خۆبەخشان هەموو بستێک شوێن کە هەبێت بۆ پەنابەران و کەلوپەلەکانیان بەکاردەهێنن. پەنابەرانی زۆر هەن کە دەیانەوێت بگەنە ئەڵمانیا. ژمارەیەک لە پەنابەران دەتوانن بە پارەی خۆیان بلیتی شەمەندەفەر، پاس یان فڕۆکە بۆ ئەوروپای ڕۆژئاوا بکڕن، بەڵام زۆرێک لە پەنابەران هەموو شتێکیان لەدەستاوە و پشت بە خزمەت گوزاریە خۆڕایەکان دەبەستن. بۆ پەنابەرێکی زۆر ئەمە چاوەڕوانیەکی درێژە لە شەوێکی زستانی تەزێنەردا. خانووەکان بە تەواوی کاول بوون و هیچ شوێنێک نییە ڕووی لێ بکەیت. ڕووسەکان لە نیوە شەودا گوندەکەیان وێران کرد. جا نازانم لەکوێوە دووبارە دەست بە ژیان بکەمەوە. ئیستا ناتوانم خانوویەک بکڕم یان بنیاتی بنێم. نازانم چۆن بتوانم بژیم و نازانم یەزدان چی ئومیدێکمان پێدەبەخشێت. لە ئێستادا تەنها هیوا ئەوەیە کە لە جەنگ هەڵبێت و بە هیوای کاری خێرخوازانی ئەوانەی نانەسرێن. دوای دوو کاتژمێر 230 پەنابەر خرانە نێو شەمەندەفەرەکەەوە و شەمەندەفەرەکە لە کاتژمێر 10:30 شەودا باگەشتێکی 16 کاتژمێری بۆ هانۆڤەر لە ئەڵمانیا کەوتە ڕێ. بۆ هێنری ریچوێڵ، سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.